ژمارەیەک سەرمەڕ لە کوێستانی گوندی سەکرانی خەزای چۆمان بە چەقۆ مردار کراونەتەوە. ژمارەی مەڕە مرداربووەکان 32 دانن. 10 دانەشیان بریندار کراون و خاوەنەکانیانن دوای کوشتنەوە دەیان هێننەوە. 50 نەفەر بەسەر شواناندادایە بە ناوی پەکەن. ئەمانە خاوەن مەڕەکانن. شەوی شەمەی ڕابرد و ژمارەیە کەس بە چەکەوە هەڵدەکوتنە سەر شوانەکانیان. هەمووان بە چەقۆ لە حاوچێ و لە ستوکرێ و لە زیچیان لێ دڕاندەوە و لە دادگا سکاڵایان تۆمار کردووە. 50 نەفەر هاتەبوون بەسەر ماندا دەکوورەکان دەست و چاویان لێ گرێدا بوون. 50 نەفەر بە دەرکە تەونگان زۆر لێدا بوون. هاتا نەهەشیان کردبوو. وەختی نەهەشیان کردبوو مەڕەکان کەتبوونە ناو مەڕە 22 مەڕیان سەر بڕی بوون. زیچیان لێ دڕاندبوو هەمووان مردار کردبوو. بە لە هەجی پەکەکان قسەیان کردەوە هەمووی چاکدار بووینە. ئەمە چاوەڕانی حکوومەتەکەین تابەنی یاسا سەروەرە. ئەگەر حکومە شتێک نەکە ئەمەش کاردانەوەیکی تونمان دەبێت بە هیچ شێوەیەک ڕاوەناسین. مەڕدارەکان سوورچین و خەڵکی شارۆچکەی بجیلی ئاکرێن. وەرزی بەهار و هاوینیش دەستنە کوێستانەکان. ئەم ساڵ کوێستانەکانی باڵەکایەتی واری هاوینەیانە. سکتان هاتیینە تعدایەکە لەو ڕەوەندەیان کردی. ئەمانە ڕیشسپی و موختاری گوندی سەکرانن. ساڵی ڕابردوو کێشەی کوێستانیان لەگەڵ مەڕدارانی خۆشناوەتی هەبووە و مەڕدارانی سوورچیش لەسەر قسەی ئەوان هاتوونەتە کوێستانەکە. ئەوانە سکتانینە چۆلپەرستیان نەڵێنی قەدیم ئەگەنە بە ئەسلیدا خۆش ناوێن نەڵێنێ کە هاتینە لێرانە تادایان لەو ڕەوەندەی مەکردیا ئەو ڕەوندا بە قسەی گوندی هاتی نەوێن دەری نەک لە خۆڕە هات بنەوێن دەری کە ئێستا کە هاتینە تعدایان لەوان کردی ئیساب کە تعدایان لە گوندیش کردی تعزیب نەفسی ئیمداڵەکیاندایە لەگە کابرای کاکەریمە ئەنی 86 ساڵە هەموو قالبیان ورور کردی بە لێدانی ئەوجار پەچیان دەست و کردی تا سەعد و دیانینە لە مابەینی ئەڵغامان لەوێ دەریان ڕاگرتیا لە خۆت وە سێجار ئەو جارەکە ڕۆیشتینە مووقفی خەڵکی گوندی سەکران بێدەنجی نابی بە هیچ شێوەکی ئەوانەکە لەکنە منە و میوانی منە ئەوانە چۆلپەرساتینە تعدایان لێکردینە ئەمە بە هیچ شێوەکی ئەو تعدای قبول ناکەین. ئێستاش شکایەتیان کردیە لە محکەمەیە محکەمە ئەگەر بەخۆی ئێگلا کردەوە باشە ئەگەر نا ئەمەش وەکو ئەو خزمینە سوورچی ئەمە پاڵپشتی وانین. دادگا فەرمانی دەستگیرکردنی بۆ بکەرانی کارەکە دەرکردووە. یەکەی کارژێڕی ناوچەکەش سەرقاڵی بە دووەداچوونی کێشەکەیە بەڵام تا ئێستا کەس دەستگیر نەکراوە. کەمبوونەوەی ڕووبەری لە وەرگا و وشکە ساڵی بەگشتی و بەرزبوونەوەی پلەکانی گەرما و گرانی نرخی یالیشی ئاژەڵی لە هۆکارە سەرەکیەکانن کە مەڕدارێکی زۆر داواکاری لە سەرچیا و کوێستانەکان هەبێت هەمووشیان پێکەوە لە یەک شوێنی و ناوسەدا جێگایان نابێتەوە. بۆیە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا مەڕداران پێکەوە و هەندێک زاریش مەڕداران لەگەڵ دانیشتوانی ناوچەکە بۆتە شەڕ و دەمەقاڵەیان بە هۆشیەوە زیانی ژیانی و ماڵیان لە نێواندا هەبووە. بەختیار قادر ڕوودا و باڵەکایەتی.